سەرۆکی تورکیا دەڵێ هاوکاتی سەردانەکەی ئەم هەفتەیە بۆ ئەمریکا لەگەڵ سەرۆکوەزیری عێراقدا کۆ دەبێتەوە بۆ باسکردنی نیگەرانیەکان لەسەر ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان. لە لێدوانێکدا بۆ پەیامنێران لە ئەستەمبوڵ و بەر لە دەستپێکی سەردانەکەی بۆ ئەمریکا بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا ڕەجەب تەیب ئەردۆغان گوتوێتی ئەنکەرە و بەغدا هەمان ڕوانینیان هەیە لەسەر ڕیفراندۆم. تورکیا ترسی هەیە لەوەی دەنگی بەڵێ ببێتە هاندانی جودایی خوازی لەنێو کوردەکانی تورکیادا کە گەورەترین ژمارەی دانیشتوانی کوردی هەیە بە بەراورد لەگەڵ پارچەکانی تری کوردستان. هاوکاتی جەختکردنەوەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بۆ کردنی ڕیفراندۆم، ئەردۆغان دەڵێت ڕۆژی 22 ئەم مانگە ئەنجومەنی ئاسایشی تورکیا لەسەر ئەو ڕیفراندۆمە کۆ دەبێتەوە. تورکیا، ئەمریکا، زلێزەکانی تری ڕۆژاواش داوای وازێنانیان کردووە لە ڕیفراندۆم، وەک دەڵێن ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و هەولێر دەبنەمایی لادانی سەرنجەکان لەسەر شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و لە سووریاشدا.